کورد چ پەیوەندیەکی بە شەڕی ئیسرائیل و فەڵەستین هەیە؟ لە کوردستان لە بەشێک شار و شارۆچکەکان بەرگریکردن لە فەڵەستین خەڵکی هێنایە سەر جادە و دژی وەستانەوە. سەرکردەیەکی ئیسلامی دەڵێت شاری قودس و مزگەوتی ئەقسا وەک قیبلەی یەکەمی موسڵمانان و ئیسرا و میعراجی پێغەمبەر محەممەد درود و سەلامی خۆی لەسەر بێت کە لە ژێر داگیرکاری و هەڕەشەی شێواندندایە ئەرک و واجبە لەسەرمان کە بەرگری لێ بکەین. بەشێکی تر دەڵێن جوولەکە و موسڵمان پێکەوە دەچەوسێتەوە، ئەرکی ئێمەیە دژی ئەم چەوسانەیە بوەستین. بۆچونێکی تر هەیە دەڵێت کورد ئەم هەموو بەدبەختی و ماڵوێرانەی بەسەردا هات بۆ سەرکردەیەکی فەڵەستینی هاوخەمی خۆی دەرنەبڕی. بۆچی ئەنفال و کیمیاباران و ئەو هەموو تاوانەی دژ بە کورد کرا قسەیەکمان نەبیست لە سەرکردەیەکی فەڵەستینی. لە بەرنامەی پەرلەمانی خەڵکەوە دەپرسین هەر بەڕاستی ئەرکی ئێمەیە بۆ خەڵکی فەڵەستین بینە سەر جادە یان ئەو هەموو هاوخەمیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بخەینە ڕوو؟ ئایا لەبەر ئەوەی خەڵکی فەڵەستین موسڵمانە دەبێت ئێمە دژی ئیسرائیل و جوولەکە بین؟ یان دەبێت ئێمە لە خەمی وڵاتمان و مەترسی هێرش و پلانی وڵاتان و خراپی دۆخی ژیان و خەڵکی خۆمان بین کە موچەی فەرمانبەرەکانمان نادرێت؟ بینەرانی خۆشەویستیان ئارتی سڵاوتان لێبێت. من کوردەوان جەمالم خۆشحاڵم ڕاستەوخۆ لە هەولێری پایتەختەوە دێمەوە خزمەتتان بۆ باسکردنی ئەو کاردانەوانەی کە لە ئەنجامی شەڕی فەڵەستین و ئیسرائیل کەوتەوە لە شەقامی کوردی بە میوانداری هەرێک لە حاجی کاروان بانخواست لەگەڵ پرۆفیسۆر محەممەد عەبدوڵڵا کاکەسوور مامۆستای زانکۆ لەگەڵ کۆمەڵە میوان بە خۆشحاڵیەوە ئامادەن. هەموو لاکتان بەخێر بێن، سەرسەر و سەرچاوم بەخێر بێن سەرچاوم. کاک حاجی بۆچی دەبێت کورد هاوخەمی خۆی بۆ فەڵەستین دەربڕێ؟ سپاستان دەکەم سەرەتا بە خێراتنی ئەو میوانە خۆشەویستانە و جەنابی پرۆفیسۆر محەممەد دەکەم. وڵات و ئەگەر فەڵەستینیش نەبێ و عەرەبیش نەبێ بازێ لایەن هەیە کە ئێمە وەکو لایەنە دینداریەکەمان لە ڕووی ئیمان و عەقیدە و بیر و باوەڕەوە یەکترمان کۆ ببینەوە، وەلایەنی ئینسانیمان هەیە، وەلایەنی زەمیرمان هەیە، لایەنی وجدانمان هەیە، یعنی کۆمەڵە شتێک بە یەکترمان لەگەڵ ئەوانە گرێ ئەدا پێکەوە کە ئێمە یعنی وەک بڵێ بازیش کۆمان نەکاتەوە. جارێک لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕ و ئیسلامەتیەوە ئەمە بابەتێکە عیلاقی نە بە عەرەبەوە هەیە، نە بە فەڵەستینەوە هەیە، نە بە حەماسەوە هەیە، نە بە هیچ کەسێکی ترەوە هەیە. ئەمە بابەتێکە پێشی ئیسلامەتیش لە بوو ئەبوو خەد نەسەر پێشی ئیسلامەتیەکێکی تر بوو. دوای ئەوە تا ئێستاکە بەدەستی کورد سێ جار قودس ڕزگار کراوە. ئەو یان ڕزگاربوونی قودس تا ئێستا بەدەست کورد بووە. باسەکە لەوە نیە تاپۆ بۆ لەسەر ئێمە بۆ ڕزگارکردن. حتا یەکێ لە قسەکانی یەکێ لە خامە گەورەکانی جوولەکە بە نەسەن ئەڵێ چوارەمین جاریش هەر کورد ڕزگاریە کاتەوە. بەس ئەمە من ناچمە سەر بابەتێکی وایەوانیە، بەس بەسەکەم لە چی دێ؟ ئەم بابەتە پێشی ئیسلامەتیش هەر قەزیە بووە، پێشی ئیسلامەتیش هەر قەزیە بووە، لە زەمانی حەزەتی موساش هەر قەزیە بووە. کەواتە وەکو موسڵمانێک ئەمە جاری وەکو کورد باسی یەکەم، بەڵام وەکو موسڵمانێک تۆ ناتوانانی بڵێ چ پەیوەندی بە منەوە هەیە. یعنی کۆمەڵە شتێک پێکتەوە گرادە. یەکێک لە ئاەتەکانی خوایە سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى. سێ مزگەوت هەیە لەسەر ئەرزا پیرۆزن، نوێژکردنیان وەکو شوێنەکان تر نییە، مەککەیە، مەدینەیە، قودسە. قودس مادام قیبلەی یەکەم بووە و دیفاعی لەسەرەکرێ، ئەمانەتێکە لەسەر هەموو موسڵمانانی جیهان، نەک بە کوردیش، یعنی هەموو موسڵمانانی جیهان. ئەگەر بۆ نمونە بابەتەکەی تر بێتە ئەملاوە من ڕأى منكم منكرا فليغيره بيده. ئەگەر یعنی تۆ لە احتلال و داگیرکردن یعنی منکەرتر هەیە، خراپتر هەیە وڵاتێک داگیر بکرێ، یعنی هەمووی داگیر کراوە، قودس داگیر کراوە. باش ئێمە ناتوانین بەدەست ناگەین. باشە فەلیغەیره بلیسانی فإن لم يستطع، نەیتوانی بە زمانی. ئێستاکە فەیسبووک هەیە، مزاهرات هەیە، ناڕەزایی دەربڕینەیە. ئەگەر ئەوەش نەبێ فإن لم يستطع فبقلبي وذلك أضعف الإيمان. ئینسان تەنانەت پێغەمبەر گلەی لێکە صلی الله عليه وسلم ئەگەر تۆ بەدڵ منکەرێکت بینی بەدڵ پێت ناخۆش بێ، ئەوە زوعفی ئیمانە، نەک ئەوە بەوەش نەیکەی. ئەوجا هەیە بەمەش نایکە، ئەوە عیلاقی بە عەقیدە و بیر و باوەڕەوەیە. بۆیە لایەنی ئیمانیمان، لایەنی ئیسلامەتیمان، لایەنی بیر و باوەڕمان ڕێمان پێ نادا من ئەم قەزەیە بە قەزەی خۆم نەزانم. یعنی ئەمە عیلاقی بەوە نییە من کوردمە چەوسێمەوە ئەو عەرەبە قسە بە من ئاڵێ فەڵەستین مەوقیفینێ هەیە، نیە مشکلەمان نییە. لایەنە بیر و باوەڕێکەم مەکان شوێنێکی پێ ئوترێ قودس. ئێمە کوردین، ئێمەش عەقیدە و بیر و باوەڕمان ئیسلامە.
ئێمەش چەساوینەتەوە ئێمەش خۆ لە ساینەوە پێنجی میلەتی کورد مسلمانە بۆ کاتێک کە ئێمە ئەچەوساینەوە فەڵەستینیەک یاخو میلەتێکی تر نەهاتە جواب لەسەر ئێمە نەگناتە جواب ئەستن دژی ئێمە شەڕیانە کرد هەر نەگن بەڵێ ئەو ئەنفالی کە بەسەر ئێمە یاکرا ئەو کیمابارانیە و ئەم پەتپەتی کە بەسەر ئێمە یاکرا ئەوەندەی عەرەبی شۆڤێنی دژی ئێمە بوو وڵاتانی تر بۆ شێوازە نەبوو بەڕاستی یعنی من لەگەڵ تام سەد بەڵام ناکرێ مەسەرەن بۆ نمونە شعبێکی فەڵەستینی داگیرکراوی قوربەسەری خۆی پارچە پارچە بۆ وێران بووە من لێسەوە بڵێن وڵا بۆچی ئەو نهاتە جواب خۆی ناوێت بچێتە سەر جادە تۆ بۆ گلەی لە میسر و بۆ لە سووریا و بۆ لە تورکیا و بۆ لە ئێران و بۆ لەمانە نەکەین یعنی ئەوە شعبێکن و کوێمە ماڵوێران وەکیمە پارچە پارچە بوونە یعنی ئێمەی کورد چونکە بریندار بووینە بەڕاستی وێران بووینە داگیر کراوین کەلتورمان فەرەنگمان هەموو شتێکمان داگیر کراوە لەلایەن تورک و فورس و عەرەبەوە بەڕاستی ئێمە هەست بە ئازاری داگیرکردن ئەەکەین یعنی ئێستا ببینە لە وڵاتانی تر بەو شێوازە نییە بەڵام کورد چونکە ئازارەکەی زیاتر چەشتووە بە دەست داگیرکردن و پارچە پارچە بوونەوە طبیعیە وەکو کوردێک یعنی سۆزمان زیاتر بێ بەڵام ئێستا ئەم جارە دەرکەوت شوێنانی تریش یعنی تۆ تەسەوڕەکەی پێرێ شەو بەس لە کوێت کە ئەو کوێتە پارێدا بە سەدام ئێمە ئەنفالە کرد بەس لە کوێت زیاتر لە ئەوەی کە من ئاگام لێ بوو 14 بورجی غەزە پاری بۆ کۆکرایەوە کە ئاوەدان بکرێتەوە هەموو میلەتان بە عاتیفەن لەگەڵ ئەو بابەتەیە ئەمە مەسەلەی ئەم بیر و باوەڕەی من وەکو مسلمانێک و جەنابش وەکو مسلمانێ من ناتوانین نکۆلی لێ بکەین لەبەر ئەوەی بڵێ قودس قەزەیەکی عیلاقی بە منەوە نییە نەخێر عەقیدە و بیر و باوەڕەکەم ڕێم پێ نادە کە بڵێم مزگەوتی ئەقسا عیلاقی بە عەرەبەوە وەک بڵێم سعودیا عیلاقی بە ئال سەلمان و محەممەد سەلمانەوە هیچ عیلاقی بەوەنەوە نییە یعنی ئێستا بۆ منە پرسیار لە جەنابەت لە هەموو ئەو خۆشەویستانە بکەم یعنی خەڵکێک بێت جوولەکەی بێ بچێ مەکە داگیر بکە بچێ مەدینە داگیر بکە بڵێم لێرە دانیشتم وڵا لەبەرەوەی سعودیا موقیفی نەبووە عرب موقیفی نەبووە کابرا پاری داوەتە سەدام ئێمەیان فال کردووە بتم لەبەرەوەی عرب یارمەتی سەدامی داوە بچم نەخێر ئەمە مەسەلەیەکی مقدسە عەقیدە و بیر و باوەڕە یعنی یەک پرسیارە لە جەنابەت با بچینە کەنیسەی هەر کەنیسەیەک لەم ئەنکاوەیە بۆ نمونە کە ئێستا لە تەنیشتی ئەنکاوی ئێستا کۆمەڵە کەسێک بچێتە سەر کەنیسەیەک بیسپێنێ سەلیبەکەی بشکێنێ هەرچی مەسیحی هەیە لە عالەمە نایەتە جواب باشە بۆچی منی مسلمان ڕێ بە خۆم نەدەم قودس وا داگیر کراوە خەڵکەکەی وێران کرا وەڵا لەبەرەوەی مە کوردی نابێتە داخولکەین بەعکسەوە باشە من پرسیارێکی ترم هەیە دوای پرۆفیسۆر محەممەد جوابم بەرەوە کاک حاجی باشە ئەوی کە جنابە باسیەکەیت خۆ بەسەر کووردا ئێستا تورکیا فڕۆکانی تورکیا کورد قەسفەکات و مناڵی کورد ئەژێت و ئەوانە ئەجا جوابم بەرەوە بۆچی لەوە نەهاتنە سەرجادە کورد بۆ متعاتیف نەبوو بۆ هاوخەم نەبوو لەگەڵ کوردەکانی خۆمان دوای دکتۆر دێمە وڵات کاکارن وڵامی پرسیارەمەیتەوە جنابی پرۆفیسۆر محەممەد ئایا پێویستە کورد ببێتە تەڕەف لەم شەڕی لە نێوان فەڵەستین و ئیسرائیل دروست بووە؟ بەڵێ من لە سەرەتا دوو تێبینم هەیە لەسەر قسەکانی بەڕێز حاجی کاروان یەک گوتی سێ مزگەوت پیرۆزن لە ڕاستیدا هەموو مزگەوتەکان پیرۆزن بەڵام لەوانەیە ئەو مزگەوتانە زیاتر ناوبانجانەبی و پیرۆزتر بن یعنی ئەگە قسەکانت لێ بدرێتەوە گوتت سێ مزگەوت پیرۆز بەهی من نادکتۆرجان بە قسەی پێغەمبەر سازنا لا ڕیحالە فی ثلاث وبنص پیرۆزن هەموو مزگەوت نان پیرۆزە نعفو ببورە دکتۆرجان یعنی مەسەلەی پیرۆزی سێ مزگەوت کە تایبەتمەندیان هەیە بۆ نمونە نوێژکردن لە مەکە ئەجر و پاداشتەکەی بە 100,000 مثلا لە مەدینە بە 10,000 یەک نوێژ لە قودس 500 یعنی ئەوە تایبەتمەندە بەڵام کاک حاجی کاروان مزگەوتەکانی کوردستانیش پیرۆزن مزگەوت لە هەر جێگایەک پیرۆزە ئەوە خلافەتی گەورە ناوە ڕەمزن دکتۆرجان ئەوە قیبلەیە بۆ ئێستا تۆ لە خۆنا ڕووناکەدە مزگەوت جێی خەیال لێرەوە ئەوە قیبلە بووە قیبلەی یەکەم و قیبلەی دووەم و وجودی پێغەمبەر صلی الله علیه و سلم تایبەتمەندی خۆیە ببورە خاڵێکی دی ئەوەی گوتت 3000 قودس لە سەردەستی کورد ڕزگار کرایە ئەو زانیاریانەی ئێمە هەمانە ئەوی سەردەمی سڵاح الدین ئەیوبیە پێشی نەبووە نەبوو نەسر کورد نەبووە کورد نەبووە هیچ پەیوەندی بە لە بابل و ئاشور سوپات چووە لە عێراقی کۆن خەڵکی جوولەکەیان ڕاگواستیە لە بۆ عێراق بەشێکیان لە بۆ کوردستان ئەو بابەتێکی جانبیە دیسان بەڵام ئەوەی دەتوانین جەختی لەسەر بکەینەوە هەتا ئەوەی سەردەمی سڵاح الدین ئەیوبی سڵاح الدین ئەیوبی ڕاستە قودسی ڕزگار کردووە بەڵام لە چێ لەو دەوڵەتە ئەوروپیانەی کاتی خۆی کە سوپایان هینابووە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە مەسیحی بوون بەڵام سڵاح الدینی ئەیوبی پەیوەندی لەگەڵ جووەکان زۆر بەهێز بووە دکتۆری شخصی طبیبی شخصی سڵاح الدینی ئەیوبی جوو بووە یعنی کەسێک کە
دکتۆری شخصی جوبی واتە متمانەی پلەیەکی پێیتی چکۆ ژیانی لەبەردەستیدا ئەویش کە سایەتێکی بەناوبانگە ناوی ئەبوو موسا ئەلمەیمونە کە لە لای جوولەکەکان ئێستاش وەکو کەسێکی زۆر گرنگ تەمەشا دەکرێت جوولەکان وتەیەکیان هەیە دەڵێن لەیسە بەعدە موسا ئیلا موسا مەبەستیان لە موسای یەکەم پێغەمبەر موسایە مەبەستیان لە موسای دووەمیش ئەبوو موسا ئەلمەیمونە کە دکتۆری شخصی سڵاح الدین ئەیوبی بووە و خاڵەکی دی هەیە کاتێک سڵاح الدین قودس ڕزگار دەکا ڕێگا بە جووەکان دەدا بگەڕێنەوە قودس بۆیە هەندێک لە عەرەبەکان ئێستا ڕخنە لە سڵاح الدین دەگرن دەڵێن لە ڕاستی گەورەترین هیجرەی گەڕانەوەی جووەکان بۆ قودس دەگەڕێتەوە سەردەمی سڵاح الدین ئەوەش وەکو خاڵێکی سلبی تەمەشا دەکەن و ئیسرائیلیەکانیش وەکو دەوڵەت بە شێوەیەکی ئیجابی تەمەشای سڵاح الدین ئەیوبی دەکەن بۆیە چەندین جار کۆنگرەی ساڵانە دەبەسترێ لە یادی شەڕی حطیندا چونکە لە ئەنجامی ئەو شەڕەوە گوتمان ڕێگادرا یعنی جوولەکەکان مخەیەر کران بە زۆر نا گوتی ئەوەی دەیەوێ بگەڕێتەوە قودس دەتوانی بگەڕێتەوە قودس بەڵام سەبارەت بەو پرسیارە ئایا ئەمە هەڵوێستمان چبی بەرامبەر بەو شەڕەی لە بەینی فەڵستین و ئیسرائیلیەکان کە چەند ڕۆژێکی خاند و ئێستا کۆتایی پێهات بەڕای من ئەوە ڕای منە ئەمە نوێنەری هیچ دانیش سیاسی نیمە ئەم مامۆستایەکی زانکۆمە بە جێرەی پسپۆڕیەکەی خۆم پێم وایە کورد تەڕەف نەبی لەو شەڕەی لەبەرەوەی بۆ کورد دەوڵەت نییە کورد زلهێز نییە یعنی کورد دیفاعی پێ لە خۆی ناکرێ ئایا بچی قودس ڕزگار بکە بە هەزاران مزگەفت لە کوردستان خاپوور کران دیارە لە وەختی ئەنفال و ڕووداوی دیدا کورد دیفاعی پێ لە مزگەوتەکەی خۆی نەکرا کە لە گوندەکەی خۆی بوو لە شارەکەی خۆی بوو ئایا دەتوانی بچی دیفاع لە مەسجد الأقصا بکە کە بە هەزاران کیلۆمەتر لێی دوورە ئێمە سنوورمان نییە لەگەڵیان و ئیسرائیل یەک لە دەوڵەتە هەرە بەهێزەکانە سوپایەکەی یەک لە سوپایە هەرە بەهێزەکانە لەسەر ئاستی جیهان ئەو چەکانەی بەکاری دەینی من نمونە کرد بۆ دەینمەوە لە مێژووی پێش ئیسلام کە لە زۆر لە درامایەکان بەکارهێنراوە لە کتێبە مێژوویەکان هەیە کاتی خۆی ئەبراهەی حەبەشی کە چوو بوو کەعبە بڕوخێنی پێش ئیسلام کەعبە لە مەسجد الأقصاش گرنگترە هەر بە جێرەی عەقیدەی ئیسلامی ئەو ڕووداوە بەڕاستی ڕوویدایە باپیری پێغەمبەر عەبدولموتەڵیب هەندێک لە حوشترەکانیان بردبوو دوایە کە داوای مقابلەی ئەبرەهەی دەکات دەستە لای ئەبرەهەی دەڵێ داواکاری چێ دەڵێ حوشترەکانم بۆ بگەڕێنەوە ئەبرەهەش پێی دەڵێم چاوەڕێم دەکرد دە تو داوا بکەی کەعبە نەڕوخێنم داوای حوشترم لێ دەکەی دەڵێ ئەمن ڕەب الئیبلم ڕەب لێرە بە معنای خاوەن دێ لە زمانی عەرەبی ڕەب بە معنای خدا و بە معنای خاوەنیش دێ مەسەڵەن ڕەب البەیت و ڕەبەت البەیت مەبەستدا باب و دایکە باوەیە دەڵێ بەڵام ئەو کەعبەیە خوایەکی هەیە ئەو دیفاعی لێ دەکات ئەگەر بەیت المەقدس ئەوە گومانی تێدا نییە بێگومان ماڵی خوددایە خدا دیفاعی لێ بکە ئێمە ئەوەندە بەهێزن ئێمە نە تورکیاینە کە خۆی بە نوێنەری مسلمانی سونی دادنێ نە عەرەبستانی سعودین کە ئەویش جیهەتەکەی دێ خۆی بە نوێنەری ئیسلامی سونی دادنین نە ئێرانیشین کە خۆی بە نوێنەری ئیسلامی شیعی دادنێ ئەوانە مەفروزە دیفاعی لێ بکەن عەرەبستانی سعودی ڕێکەوتنی هەیە تورکیا بێدەنگ بوو لەو مەسلەیە هیچ بەشداری نەکرد و ئێرانیش ڕایگەیان بەڵام لەوانەیە بەغێر مباشر بەشداری کردووی ئەو جاگەر ئەو هێزانە نەتوانن شتێک بکەن ئێمەی کورد ئێمە لە ڕاستیدا مەترسیمان زیاتر لەسەرە لە فەڵستینیەکان ئێمە بەرزارێ دیفاع لە خۆمان بکەین بتوانین بەرگری لە خۆمان بکەین و ئەو کارە ساتانەی بەسەر کوردیش داهاتیە زۆر زیاترە لەسەوەی بەسەر فەڵستینیەکان داهاتیە ئێمە گەر بە ئەرقام وەربگرین بەس سەدەی بیستەم وەربگرین فەڵستینیەکان چارێجی وەکو درامایەکەی هەبوو نەبووی بوو قوربانیان نەدایە ئەوەی کورد بەسەری هاتیە کەنجین ئەو هەموو هەزاریان لێ ئەنفال کرایە کەنجین ئەو هەموو گوند و خانوێیان سوتای ئەگە بە مقارەنەبی قوربانیەکانی کورد زۆر زیاترە و لە مەترسیەکانیش ئێستا دیارە ئەو مەترسیانەی لەسەر کورد زۆر زیاترە کە ئەوەی لەسەر فەڵستینیەکانەیە خاڵەکی دی ئایا ئێمە بە چ جۆرێک ئەگەر ئێمە هاوکاری فەڵستین بکەین بە جۆری مادی ئێمە لە ڕووی مادیەوە وەزعمان ئەوەندە باش نییە لە ڕووی سەربازی ئێمە دیارە لە ڕووی سەربازی سوپایەکی وا بەهێزمان نییە کە تەزدیری بکەین بۆ دەرەوە بە خۆمان گرفتمان هەیە لەو لایەنەوە لە ڕاستیدا هەندێک دوای پرسیارێکی دی هەیە ئایا ئەو هەڵوێستانەی کرانە ئایا هەڵوەستی عەفەوینە یان هەندە جاران
جیهەتێکی دەرەوە یعازیدایە لە بۆ ئەوانە من یعنی خەڵک تاوانبار ناکەم بەڵام یەک لەو گرفتانەی فەڵەستینیەکان تووشی بوون بە درێژایی مێژویان تاوان فەڵەستینیەکان هەڵی زۆریان کردێ لە مێژووی بزوتنەوەکەیاندا بەڵام ئێمە دەبی خاڵەکی دیش فەڵەستینیەکان دابش بکەین فەڵەستینیەکان بە ئەغلەبیە موسڵمانن بەڵام مەسیحیشیان تێدایە لە ناو موسڵمانەکانیش مەسەن دورزیان تێدایە دورزیەکان مسلمان ماڵی وەرانە بێ مناڵی مسلمانە کوژێ مەسیحیش دەکوژێ لەبەرەوەی قەسەک دەبی یار نییە پشیلێکیش کوژێ بەڵام ئاسایی نییە کورد وەکو میلەتێک کە لە سانەوە پێنجی مسلمانە هاوخەمی دەربڕێ من لەگەڵەوەمە هاوخەمی دەربڕێ بەڵێ بەڵام هاوخەمی دەربڕی لە ڕاستی ئێمە دەبی وەکو ئەو نمونەت گۆتەوە لە ڕاستی تۆ بە شقامێکدا دەڕۆی ئەگەر ئاژەڵەکی سەگێک پشیلەک سیارێک لی بدا بەدەست خۆت نییە پێت ناخۆشە لەبەرەوەمە هاوخەمی دەردەبرن فعلەن زۆربەی ئەو خەڵکە یعنی بەشێک نییە بڕیاری شەڕەکەی بڕیارەکە چەند کەسێک دەیدا بەڵام قوربانیەکە خەڵکی نییە بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە دەبی هاوخەمی دەربڕین لە بۆ جووەکانیش کە دەکوژن ئەوانیش ئەهل الکتابن مرۆڤن مەسەلەی ئەوەی لە ڕۆژی قیامەت خوا حکم دەدا لەسەریان بەڵام بەجێرەی ئاینی ئیسلام ئەهل الکتاب معاملەی کافری لەگەڵ ناکرێ و پیاوی مسلمان هەتا پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی ژنی جووی هینایە یعنی کەواتە جووەکان نە ئاوەگرن نە ئەوە بۆیە من پێم باشترە بۆیە من پێم باشترە کورد بێلایەن بی لەبەر ئەوەی ئەو تەرەفە نییە عەزڵاتی خۆی پیشان بدا و مووقیفەکە بگۆڕی و کاریگەریەکی ئۆندەی هەبی و تاکو ئەتوو بۆ ڕازیکردنی لایەنەکەی دیشت لە خۆت عادس نەکەی ئەخەر جار وەیە لایەنەکەی دیش لەوانەیە مراقەبەت بکە فرسەتێک بێتەوە خاڵک لەسەرت ڕابۆستی جووەکان و ئەرمەنەکان یەک جیاوازیان ڕئیسیانەیە لەگەڵ کوردەکان دوژمنی خۆیان لەبیر ناکەن دۆستی خۆشیان لەبیر ناکەن لەبەر ئەوە ئەرمەنەکان کە تووشی قەسابخانە بوومە پاش چەندین ساڵ هەندێک لە سەرکردەکانی ئیتحاد و تەرەقیان لە ئەوروپا لەناوبرد لە کاتێکدا ئەمە ناتوانین ئەو کوردانەی بەشدار بوونە لە دێم وڵات بەڵام دوای حاجی کاروان وەڵام بەرەوە ئەم شەڕە چۆن هەڵگیرساوە بۆ هەڵگیرساوە چێتی زەرەرمەند بوو بەڕای من دێم وڵات حاجی یەکدوم لە حەزە لەسەر بەسەر وەکو جوابدانەوە نا بەس وەکو ڕاستکردنەوەی حاڵەتەکان ئەمە طبعا شەڕ لەگەڵ جوولەکەیانی وەکو جوولەکە شەڕ لەگەڵ دەوڵەتێکە پێوترێ سەهیۆنی یا زایۆنیزم سەهیۆنیەت فەرقی لەگەڵ جوولەکەی عامە هەزارەها ملیۆنەها جوولەکە لە عالەما هەیە هیچ مشکلیتیان نییە مەسەرەن لە ئێرانەوە بگرە حتا غەیری سعودیانە بێ هەموو وڵاتانی کرد ئیشکاریتیان نییە و خەڵکیش بە تایبەتی لە کوردستانەوەی کە من بیخوێندمێتەوە بزانم بە هینی خۆیان ڕۆیشتونە بۆ ئەوێ کەواتای مشکلەکە لەگەڵ خەوە پسپۆڕی مەیە مامۆستەکە حکوومەتی عێراقی ساڵی 50 عێراقی ئاوا بوو بە زۆر یارەی دەرکرد جنسیە لێ وەرگرت یەکێک جنسی لێ وەربگیرێت و چ دەکات ڕۆیشتن بەس قەزمەوەی بە بڕیاری دەوڵەت ئەنی ئەزانی چۆن ئێستا من وەکو ئیسلام قسە بکەم هیچ خلافمان نییە چۆن مامەڵی لەگەڵ مەسیحیەکانی ئێرە ئەەکەین بە هەمان شێوە مامەڵ لەگەڵ جوولەکەی ئەکا بکەین عینەن ئەهلی کتابن وەکو ئەهلی کتاب مامەڵیان لەگەڵ ئەکرێ لە هەمووی نایانی ئیلا مەگەر وەکو دەوڵەتێکە وەکو داگیرکەرێک مامەڵە لەگەڵ کردووە دوو ئەو مووقیفەی کە ینی چۆن ئەڵێ خوا بە وتیم خوای کەعبە هەیە خوا دیفاعی لەواکات بورە مەقسەدم جەناب بنێ مەقسەدم تەسەوڕەکەیە لە کاتێکا کە زەمەنی حەزەتی موسا قواتی کۆ کردەوە بەنی ئیسرائیلی لەگەڵ بوو حتا بەردەرگەی قودس چوون وتی بەس وەرنەژوورەوە فقط وەرنەژوورەوە شەڕیش مەکەن وتیان ئینا هاهونا قاعدون اذهب أنت وربك فقاتلا إن هاهنا قاعدون بوتيام بحضرتك مسلم تبرو خود وخوا شركة إما ليرة دانشتوين أو موقف بو لبريو موقف نية نبي مسلمان موقفين نبي خواي يقولوا دايما شيء فرمي 40 سنة يتيهون في الأرض تشل صاري ريق جولك خاون هجنة ولا صوران أو بدوري خوانا بعتادوا أي أو بو طلبيك لا طلبوا كان حضرتي موسى قدسي قرتوا بنوع نوع كان كواتب بموقفي لەوەی کە تۆ شوێنێکی مقدسە و چەندها ساڵە شوێنی پێغەمبەرانە ئێستا داگیر کراوە بە معنای کەلیمە تۆ ناتوانین بڵێ وەڵام من ناتوانم بچم خوایەکی دیفاعی لێکە موقف عەبدولموطەلیب باشە زانێ جێیشێک بە ئەبڕاوە هەموو فیلەوە هاتووە کابرا بە 5-6 خەڵکی مەکەوە لە کۆش شەڕەم بۆ یەکرێ تەجروبەشی هەبووە کە خوا بالفعل دیفاعی لێکرد و دیفاعی لێکرا یەک نقطەی تر یعنی ئەو ئەمەی ئێمە کە ئەیکەین وەکو کورد تەنها مووقیفە نامی دکتۆر گیان یعنی ڕاستەکە قسەی جەنابەت دقیقە بە 100% لەگەڵتان نە لە ڕووی عەسکەری نە لە ڕووی مادیش حتاکە ناتوانین بەڕاستی هیچمان پێ ناگا
یعنی من کاتی خۆی لە 2003 بوو لە بەرلین چوینە مزگەوتەکە لە 195 فەڵەستینی بوو. خوا ئەزانێ بەس ئەوەندە وتم ئێمە ئەحفادی سەلاحەدین ئەو کاتە بین دەنازم بۆ مزگەوت شتێک بوو بە یەک خیلاری دوای تەراویح نزیکەی 5,000 یورۆمان کۆ کردەوە. یعنی تەعجوبیانمان کە زۆر بە نەوعێکی تر ڕێزیان لە ئێمە گرتووە. ئێمە ئەو ڕێزەی کە هەمانە بەوەی کە هینێکی زۆر جوانمانێ ئەگەر جەنابەت بەبیر دێ جۆن گارنەر کە سەرەتای داخلبوونی بۆ کوردستان لە دوای ڕوخاندنی سەدام هاتە سلێمانی مام جەلال مابوو بە ڕەحمەت بێ ئیستیقبالی کرد نەستەن قسەی جۆن گارنەر پێش پۆل بڕێمەر بوو کە مناڵەکان ئیستیقبالیان کرد جۆن گارنەر وتی ئێوە نەتەوەیەکن ئەبێ شانازی بە خۆتانەوە بکەن چونکە خاوەن باپیرەیەکن کە سەلاحەدینی ئەیوبیە. ئەوەی قسەی دەنابێت زۆر دقیق و جوان بوو. معاملەی سەلاحەدین لەگەڵ جوولەکەکانە ئەبێ ئێمەشمان مامەڵە بکەین. ئەگەر ئێستا قودس بەدەست کوردەوە بێ بۆ نمونە هەمان مامەڵەکەی سەلاحەدین ئەەکەین. چونکە ئەو جوولەکانی ئەوێ وەکو داگیرکەر ماوەڵیان لەگەڵ ناکرێت. بەس ئێوەی ئێستا دەوڵەتی سەهیۆنی دەوڵەتێکی داگیرکەرە ئەوە بە هەمووی ئاعترافاتی دۆلی و هەموو شتێک. بەڵام ئەمەی تر ئێمە وەکو کوردێک وڵایسە هیچمان بۆ ناکرێت. زەمانێ بوو مامە ڕیشە ڕەحمەتی خوای لێبێ من باوکم چووە بۆ فەڵەستین لەگەڵ مردووی حازیرە خۆ ئافریقا لەوێ شەڕی کردووە. ئەو زەمانە ئەی خواست قواتی عسکەری و من و ئەم گەنجانە بچین بەس ئێستاکە تۆ بچیت ئەودی سووریا ئەگیرەی لەکوێ من بڕۆم ئێستا خەڵکێک فەڵەستینیش هاتۆ کوردی کوشتووە حاجی من پێت لازم محسین لە سلێمانی فەڵەستینی بوو ئەزاین چۆنە کۆمەڵە سەربازی ناسراوی جێشی سەدام کاتێکان فاکراوە فەڵەستینی من خلاف لەگەڵ جەنابەت نییە هەر کەسێک شەڕی لەگەڵ من کردبێ شەڕی کردبێ لەگەڵ من هەر کەسێ بێ هەر حیزبێ بێ تورک بێ فارس بێ عەرەب بێ من مەذهبی خۆم لە فکرەوە تورک بە داگیرکەری کوردستان ئەزانم فارس بە داگیرکەری کوردستان ئەزانم عەرەبیش بە داگیرکەری کوردستان و ئیسرائیل بە داگیرکەری قودس ئەزانم لای من هیچ فەرقی نییە لای من ئیسرائیلێک کە قودسی داگیر کردووە ئێرانێک کە کوردستانی ئێرانی داگیر کردووە تورکیایە کوردستانی خۆی داگیر کردوتی داگیرکردیان بە داگیرکە عێراقی کوردستان لای من هەر داگیرکەرە یعنی حەزەکەم بزانی يعني حتى سري اسقان كمن دجاتي او بابتم چون كخوا بقوميتي درست ميتو ككردم خاوني حقي خوم بكردي خوم دولتي خوم بزماني خوم به بلا من ينداجي كره بويا لا من او موقف الزور اسايه دري ببرنك دعمي اوان بكري والله دعمك وقت دكتور اشاره والله هيك مبونا كري غير على الاقل دعاء كاين وني بويا لا معنويا اللي قال ينبين يعني استاكا قلتو جناب باشا زاني جاران اما نبون فيسبوكا ئێستاکە لە ڕێی فەیسبووکەوە خەڵک یعنی على الأقل ئەو شعب فەڵەستینیە یان ئەوانەی کە متعاطفن لەگەڵ ئەو قەزیە زانیان کورد وەکو میلەتێک متعاطفە لەگەڵ ئەو قەزیە یعنی ئەمە عیبەیتیان و زەرەرشیتیان نیە چکە جوولەکە خۆی باش ناسێت دومین جوولەکە سەیری من ناکات بەڕاستی وەکو کوردێکی یەک ئیسفادەی دەوڵەتی سەیون جارێکی جوولەکە نانی یەک ئیسفادەی دەوڵەتی ئیسرائیل بە من بڵێ لە گرتنی عەبدوڵڵا ئۆجئالانەوە کە ئەو تەسلیمی تورکیای کرد حتاکو تەقسیم بوونی ئەم وڵاتە ئەگەر ئیسرائیل دەستی نەبووایە لە تەقسیمکردنی کوردستان کە ئیسرائیل ئێستا ناڵێن بە عام لۆبی ئیسرائیل لە عالەمی ئەوروپی و ئەمریکیە ئێستا شەرەوە یعنی من یەک پێ ئیسرائیل چی بۆ من کردووە لە یعنی مەگلەی لە عەرەبەکەین هەتا سەری ئەسقان کە بە پارەی عەرەبی ئێمان فارکرای بەس ئەو کاتە ئەو ئیسرائیلە بە قووەتە کە سەدامی بە دوژمنی خۆی ئەزانی بۆ دیفاعێکی لە من نەکرد خۆ ئەو لە هەموو دەوڵەتانی عەرەبی بە قووەتر بوو بۆ نەیکرد جيشێکی جەڕاری هەبوو نەوەوی هەبوو هەموو دنیای هەبوو ئەوش دیفاعی لە من نەکرێت نەگەر عەرەب بۆیە بەڕاستی ئێستا من ئەو ڕەتفیع لە خراپەی عەرەب کە بەرامبەر ئەوەی کە کورد بەرامبەر کوردی چی نەکردووە عەرەب بەرامبەر فەڵەستین هیچ ناکات ئێستا چاوەڕێک بەرامبەر کورد شتێ بکە چاوەڕێی ئەوە مەکە عەرەب بێ دیفاعکە لە تۆ و جوولە ئیسرائیلیش ناکات جا نادەم جوولەکە ئیسرائیلیش نایی ئیسرائیل میلەتێکە خەمی خۆیەتی خەمی پاراستنی خۆیەتی عیلاقی بەس هیچ نەتەوەیەک و هیچ قەومێکی تر و میلەتێکی تر نییە بۆ پاراستنی خۆی هەموو شتێک بەکات نەمبیستووە بەڵام دکتۆر شتێ بە ئەوەی جەنابەت ئەوەی عەبدوڵڵا ئۆجەلان لەوانەیە پەیوەندی بەوەی هەبی هەشتایەکان کە سوپای ئیسرائیل چوو لوبنانی گرت ئەو کات پەکەکە لە لوبنان تەدریبی دەکرد لەبەرەوە پەکەکە شەڕێکی توندی دژی ئیسرائیل کرد بۆیەوە لەوانەیە پەیوەندی بۆ لەبەرەوە گرتمانە نەوەڵات پەیوەندی هەیە لە بەینی عەبدوڵڵا و پەکەکە لە هەشتایەکان شەڕی کردە دژی مهم ئەو گرتی بۆیە پەیوەندی بەو خاڵەیە گوتمە ئەوانە دوژمنی خۆیان و دۆستی خۆشیان لە یاد ناکەن ئێمە ناڵێن دۆستمانن بەڵام نامانەوە دوژمنیشمان بەڵام لە ڕووی ڕسمیەکە هەر پەیوەندی بە پرسیارەکەی جەنابەت پرسیاری یەکەمەوە بەڵام خاڵە زۆر مهمە حاجی وەڵامی پرسیارەکەی نەیانڵەتەوە نانە ئەو خاڵە زۆر مهمە ئێمە بەڕسمی لە کوردستان ئێمە دەوڵەت نینە هەرێمی ڕاست کە هەرێمین سەرۆکایەتی هەرێم هەیە سەرۆکایەتی حکوومەت هەیە پەرلەمان هەیە باشتر وایە یان سەرۆکایەتی هەرێم یان پەرلەمان یان حکوومەت
لێدوانێک بدات نەک یعنی هەرکەس لە جێگای خۆی هەرکەس لە گوند و شار و یعنی لێرە جوانترە هەر لە ڕووی و لێدوانێکی دیبلۆماسی بدرێ یعنی ئەمە نەبینە تەرەف لە بابەت بەڵام لەلایەنی ڕسمی فەڵەستینیەکان قونسوڵیان هەیە لە کوردستان بەڵام ئیسرائیل نیتی یعنی ئەمە پەیوەندی ڕسمیمان وەکو هەرێم لەگەڵ بەڵام دەسەڵاتی فەڵەستینی کە مەحموود عەباس نوێنەریتی نەک حەماس کە لە ئەوە خاڵک خاڵەشی دیش ئێمە بەشێکی نەدەوڵەتی عێراق مەفروزە عێراق وەکو دەوڵەت هەڵوێستی هەبی لەو بابەتە عێراق دەوڵەتە و وەزارەتی خارجیە و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی سەر کۆماری هەیە یعنی ئەمە کەمتر داوای مووقف لە کوردستان دەکرێت وەکو هەرێمی کوردستان مووقفەکە مەفروزە دەوڵەتی عێراقی بین لە ڕووی سیاسی وایە بەڵام لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕ وەکو موسڵمانێک شتێکی ترە حاجی وەڵامی پرسیارەکە ئەوەی کە باسمان کرد کاتێ تورکیا بردومانی کوردستانەکە بۆچی نەهاتنە سەرجادە کاتێک کە داعش ژنی کوردی ئەبرد لە شنگال بۆچی نەهاتنە سەرجادە میوانەکان پرسیاریان هەیە بین و سەبۆی بیرە نەچێتەوە حاجیجان باشە بەخێر بن مایکەکە لای شتەیە بۆی کە میوانەکان قسە بکە دەست خۆش بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. من نام قاضي محمد وقتابي كوليج الشريعة ما مرحلة سيم خير سلامتك من دميز كان خالك كرد بعض كم درباري أوي كرد بله بيوندي هيا جنابي دكتور تنها أوندي باسكر يعني هرتسندي تيوري قصكاني أو ري أجر جاتر بوتي فلان كاس بوتي بمنات طرفي خارجي إما الدولة كاتك مسلمان كلام موضوعها قساكا قصدي كبير باوري خويتي دفاع كردن لفلسطين قصديك عقيدية وكو مسلمان إما ضمن بيدي شيء ما يكون ذكر عفوا أجر وكو كردياتيش به إذا نابت معلومة لتل أبيب كردي ليه هي تعديل قربي عربان ولا قرقي جولكي سليماني مش واضحة بەڵام لە فەڵەستینیش چەندان مناڵە کوردی لێیە جڕح چێە کوردن نەوەی براکی صلاح الدین و عەبدولحەمید ئیبراهیم عفوا هەر خەلیل ئیحسای ڕسمی 340,000 کوردی لێ بەس دەی فەڵەستین کوردە ئەگەر قەزیا کوردایەتی بێ دیفاعم لەو گەڕەکانە کردووەکەوە سەدام منداڵ کەوتە ژێرەوە ئەوە لایەنە عەقیدەیەکەی پرسیارێکی لە جەنابەت دەکەم خۆ ئەمە دەزانی شتێک نییە ناوی کوردستانی فلسطين بي فلسطين دورة أو كرد لقرب سريكتي تمندر يعني لا أنزامي أو غدري يعني بوتي تويتا فلسطين لبروي لكردستان غدري ليكرا بوتي تويتا فلسطين واني عفوا أجر داوي اللي بنوش كم قلت واني بلام كاتك قلت لها حقك إيش تدبلي بلين كاتك كرد صلاح الدين أيوبي سلطني زنكي زورك اللي يبون استش بوتي عن عبد الباسط عبد الصمد مصري كرده بو علن بوتي نوكالني يما كردين هات وسليمان لم فتريه بو كاتك دولتي الزنكي شو او نهامتي فاطمه كان عفوا دولتي ايوبيه الزنقينيه اخذ زنكي كويس سلطنته كان بيوتري الزنكي بلام ايوبي عمومي حكم صلاح الدين عفوا عرسي زنابتي كان درباري او بوتي كردي ليه كابرا كردي نازاني لخانيكي نوسيوا لن نرحل كولناكم قلنا وش الشيء منا كردي هومان أجر قناة الجزيرة كربيتنا بطرف جيت كابرا منا كردي بو شون كسك يا أجر قضية كردياتي به ناسياري بمنا مليونك تدمي برو خد زرزقارك برو اللي بخشرك نيج جوابك بسيط مداوي قلتم من 15,000 تدمي أما كركوكا على عراقي ليكوا كلا بيكركي بيجمرجا أنا مش كردستاني تيخا قص خوش بجيش جيش خالك جيش آخر نيواني ترهيا بوي كاتب فرم بكرتو أما أو بليمو أو بقينا بهموان كدفاع كردن أو دفاع كردني لسليماني كرا بما ناخوش اللي هولير نكرا تخال أما كوتا خالة أبوا هوليرج وكو أوي كوا شعبك مسلمان وبشعبك بيغمبر ناسي ولماقي مولودة أي بيننت قومك أي دفاع كرباء ولا يزال ويني إسرائيل كان مانديل له لاتاني ترشون على مكي إسرائيليان كردا جاء خاكو أجد
دەستخۆشکار ئاخر بۆی کاتی میوانەکانی تر نەخۆی. یەک حرەتی تاریخی باسەکەم سایکس بیکۆ ئەو ڕۆژەی کرا ئەو ڕۆژەی سایکس بیکۆ کرا ڕۆژی مردنی سەلاحەدین ئەیوبی باشە دەستە خۆش بێ فەرموو بەخێر بێ خۆ سلامتکە ئینشاءالله قوربان ئەمن تەڵەبەی شەریعەمە بەخێر کولهۆلێژی سەلاحەدین قوربان جەنابی دکتۆری باسی هەندێک مەسائلی تاریخی کرد کە بەڕاستیەکە هیچ ئەسڵ و ئەساسی نییە یەکەمیان قەزیەکەی عەبدولموتەلیبی شێخ مستەفای عەدەوی لە تەفسیری سوڕەتی فیلە باسەکە ئەڵێ ئەوە هیچ سەنەدێکی ڕاست و دروستی نییە ئەو قسە هەڵەیە وەکو بڵێ بوهتانە بەزاری عەبدولموتەلیبە خاڵی دووەم قەزیەکی تاریخی کە باسی کرد ئەمیش بە هەمان شێوە دوورە لە ڕاستیەوە ئەویش باز لەوە دەکا کە سەلاحەدین هۆکاری ئەوە بووە کە یەهودیەکان هاتوونەتەوە نێو فەڵەستین نەخێر شاعیر نییە لە ڕاستیەوە اختصاصی مەیە باسی دیانەتی یەهودیت بۆ ئەەکەم باڵێ طقوس و شاعیری یەهودیەکان دکتۆری شخصی سەلاحەدین چێ بوو ئەمن ناوەکەم گوو ئیسلام عیلاقی لەوەیان نییە ئیسیفادە بکات لە هەر بیر و باوەڕ و ئایدۆلۆژیایە هیچ کێشەمان نییە کابرا مەسیحی بی ئیسیفادەی خۆمای لێ ئەەکەین ئەوەی باشە لێ وەرەگرین ئەوەی خراپە فڕێ ئەدەین اینجاکە شعائیر و طقوسی یەهودیەکان خۆی لە خۆیدا نێو بەیت المەقدیسە تۆڵی سەلاحەدین کێشەکەی دروست کرد ناڵم چشەی دروست کرد گوتم ئازادی دانێ بگەڕێن ئازادی داپن بۆ گەڕانەوە دانێ ئەوی بگەڕێتەوە ئیسلام عیلاقی لەوەیە ناوەکو ئیجابی باسی کرد نقطەیەکی ئیجابی قوربان خاڵێکی تر بەڕاستی ئەبێت جیاوازی بکرێت لە نێوان سەهیۆنی و یەهودیەکان یەهودیەکان ئێستاکە لە وڵاتانی بەریتانیا و ئەڵمانیا پشگیری لە فەڵەستینەکەن لەبەرەوەی ئەو سەهیۆنی ئێستاکە دروست بووە شتێکی وەکو بڵێ بیدعەیەکە لە نێو ئاینی یەهودیەکانە بیدعەیەکە بەسەر پێغەمبەر موسایە موقعێک زە ئەمریکان ئینترست باسی شتێک دەکا باسی ئەوە دەکەی ئایا کورد لەبەر چی دیفاع لە فەڵەستینەکە پرسیارێک بەس بە کورتی ئیسرائیل پشگیری دەوڵەتبوونی کوردستانەکە طبعا معلومە لە دوای ئەوەیە شتێک پۆستەکان شتێک بڵاوەکەنەوە بە ناوی عیلاقەت الحب بالوەکالە باشە ئیسرائیل ئەوێ وەک چیلێکی خۆی دروست بکات لە نێو عێراقا هەر وەکو چۆن ئێستاکە وڵاتی ئێران هەیەتی هەر وەکو چۆن ئەمریکا ئێستاکە هەیەتی بۆ زۆر سپاس دەستان خۆش بێت چیتر وەڵامەکەی منە خە وەڵامی من باشە ئەو قسانەی توش هیچ ئەسڵ و ئەساسی نییە یعنی ناکرێت و هیچ شتێک بەدڵت نەبوو بڵێ ئەسڵ و ئەساسی نییە لە تاریخ باوەڵام باتەوە بەس مایکە پێ خۆت کردم فەرموو دکتۆر فەرموو اختصاص تو شريعه اختصاصي من تاريخ فەرموو دکتۆر ئەگەر وەڵامێکە هەبێ وەڵامەکەم دا وگوتم ئەو قسانەی ئەو کردی ئەسڵ و ئەساسی نییە لە تاریخ لەبەرەوە لە تاریخ ئەوەی گوتم موجودی هەیە ئەگەر کەسێکی پرسیاری هەیە باش کەسی حاجی وەڵامی پرسیارەکانی من وڵا عەفوان ئەیدەمەوە وەڵا بۆچی نەهاتن خۆی دوو خەڵک دێتە سەرجادە یانە بێ وەک جەنابی دکتۆر ئیشارەتی پێدا دەسەڵات و حکومەت کە بڕیار بدا بێت ئەوە نەبوو وەنیە یانە بێ ئەحزاب بڕیار بدا ئەو ئەحزابەکان نایکەن ئێمە چیان لێ بکەین یانە بێ ئەو جەماوەرە بە عاتیفە بێت یان ئێمە ئەم جارەش کراوە تا حدێکە لایەنە ئیسلامیەکان بوو بە تایبەتی بڵێن وەکو یەکگرتو و کۆمەڵ بوو زانایان وانێ کۆ لەگەڵ کۆمەڵە گەنجێکی بڵێ بزە بوا بوو یعنی کە ئەوە نەکراوە ئێمە یعنی بێت تۆ گلەی لە حکومەت بکری دەربارەی تورکیا یا دەربارەی 16 ئۆکتۆبر کرا کەس مەزاری نەکرێت بۆ خەتای من چییە ینی کەرکووچێکی گەورە کوران داگیرکە لای من کەرکووک بەقەت قودس مقدسە بەڕاستی چکە داگیرکردن وەکتم هەر داگیرکردن زوڵم هەر زوڵمە تۆ ئێرە داگیر بکەین مەکە داگیر بکەی هەر یەکە هەر زوڵمە هیچ فەرقی نییە لەبەرەوە ئەگەر خەڵک ناتوە بێ گلەی لە ئەحزابەکان بکەین وە گلەی لە دەسەڵاتی ئەم کوردستانە بکەین کە ناتوە ئەنا ئەو جەماوەرە عامەی کە هەمووی جەرگی ئەستوێ بۆ من خۆم خەڵکی کەرکووکم باوەڕەکەم لەو ڕۆژەیە ئەوەندە گریاوم لە تەعزیب باوکم نەگریاوم کە کەرکووک داگیر کراوەتەوە جارێکی تر یعنی بەس چیم بۆ ئەکرێ کاکە من چی بکەم من دەسەڵاتم یەکا و کاتە ئەندام پەرلەمانیشبووم بەس چی هیچ ناکرێ من ئەندامی لێژنەی بە دواداچوونی 16 ئۆکتۆبر بووم یەک کۆمەڵە تەقریرماندا کە چی و چۆن کراوە کەس بە دواداچوونی نەبوو ئێستا تۆ گلەی لەو خەڵکا کە بڵێ بۆ نەهاتۆتە سەرجادە بۆ عفرین و بۆ ڕاستکاتە حاجی کاروان هەستە چۆن بوو لە چی کاتی 16 ئۆکتۆبر کە باسێ پێتم وتم ئەو ڕۆژە بەقەت مردنی باوکم گریاوم هەر بەجددی گریاوم چونکە من لەناو کەرکووکمە ئەزانم چه ئازارێکم بینیوە بەڕاستی ئەوەندە زەحمەت بۆ بەلای منەوە خەڵکی جەماوەری کوردستان بەعام کورد میلەتێکی یعنی دڵپاکین خەمخۆرین تۆ تەسەوڕەکەی کاتێک کە بەریتانیا هات عێراقی داگیر کرد
چه دیفاعی کرد لە عێراق لە بەسەرازانی جێژی شێخ محمود بوو خلافەی ئیسلامی کە ڕووخا یەکەم کەس چه دیفاعی لە خلافەی ئیسلامی کرد شێخ سعیدی پیران بوو باشە یعنی ئێمە کاکە کورد لە هەر شوێنێ بێت مەزلومێکە بێ حەزەکە سەری بخە هەروە بووینە تۆ سێر تاریخی سەلاحەدینی ئەوی بکە باوکی سەلاحەدینی ئەویبی نەجمەدینە باوکی پێ لێ ژن بێنە ئەڵێ حەزەکەم کەسێک بێنم مەبدەئی ئەو بەرنامەی ئەو لە ژیانە کە حەز بکە قودس ڕزگار بێ باوکی نەک سەلاحەدینش ئەو ئافرەتەش بە هەمان شێوە کە ئەیدۆزێتەوە هەمان هەدەفی هەیە سەلاحەدینێکیان پێدەدایکە بێ ئەمە بۆ ئێمە ئێستش تا قیامەت شانازی پێوە ئەەکەین دکتۆر ئیشارەتێکی زۆر جوانی کرد تەنانەت جوولەکەش ناتوانێت گلەی لە سەلاحەدین بکە ئەوەی ئەو مامۆستا بەڕێزە تۆزێک خلافێکە بوو یعنی ئەوە نقطەیەکی ئیجابی مامۆستای گیان کە سەلاحەدین بوو بەهۆی ئەوەی ئازادی بیرڕا و بە جوولەکەشەوە کە چەندێک ئەویان کردبوو ئەو جاش بیان هێنە تۆ لەوێ بژین طبیعی بوو بەڵام ئەم دەوڵەتێک کە ئێستا دروست بوو دەوڵەتێکی داگیرکەر و بە زۆر ئەسە پێندراوە سەر ئەو میلەتە من ناتوانم قەناعەت بە خۆم کەم بڵێم بێدەنگ بم هەر کەسێ بێ ئەفرین لەولاوە داگیر کرابێ کەرکوک لەولاوە داگیر کرابێ قودس لەولاوە داگیر کرابێ سەراحەتەن لای من هەر یەکە چونکە وە گوتم زوڵم هەر زوڵمە بەزی تر کە میلەتەکە هەر ئەوەندە دەسەڵاتی چ بکە باشە دەست خۆش حاجی گەمە وڵات کاک دکتۆر هەڵوێستی حکوومەتی هەرێم بۆ ئەم مەسەلەیە چۆن هەڵەسەنگێنی وڵی نازانم لەوانەیە من ئاگام لێ نەبی ئایا لێدوانێک درایە نەدرایە بەس چوون هەبوو پەرلەمان دوێنێ وڵاتیەکەم ببوورە دکتۆرە بۆ مالوماتی بۆ جەنابەت وا بزان پەرلەمان ئەندامانی پەرلەمان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی پەرلەمانە وا بزانم جێگیری سەرۆکی پەرلەمان چوونە قونسوڵی فەڵەستین بەڵێ وەکو گوتمان فەڵەستین قونسوڵیە هەیە بەڕسمی بەڵام ئێمە بەڕسمی علاقاتمان نییە لەگەڵ ئیسرائیل یعنی بەڵام وەکو گوتمان فەڵەستینیەکان ئەو خاڵە زۆر مهمە تەواو نەکرد فەڵەستینیەکان دابەش دەبن مەسەڵەن مەسیحیان تێدایە دورزیان تێدایە دورزیەکان لە جێشی ئیسرائیلی سەربازن بە دوویان تێدایە بە دوو دەکا کۆچەری خۆمان ئەو بە دوانش لە جێشی ئیسرائیلی سەربازن یعنی ئەوانیش لە فەڵەستینیەکان دەدەن لە ناو خودی فەڵەستینیەکانیش جاسووسنە بە هەزاران جاسووس کوژران هەر لەسەر دەستی فەڵەستینیەکان ئێستاش دوو جیهەتی ڕئیسی هەیە حکوومەتی ڕسمی کە زیاتر معتەرەفە ئەوەی مەحموود عەباس سەرۆکایەتی دەکا و ئەوانش قونسوڵیان هەیە و حەماسیش ئەوە با بڵێن وەکو ئەمری واقع لە غەزە حکم دەکا بەڵام ئەمە علاقاتی ڕسمیمان لەگە حەماس نییە بەڵام پێشتریش ئەمە گەر وەربگرین فەڵەستینیەکان ژمارەیەکی یەکجار زۆر ئەحزابیان هەبووە ئەو ئەحزابانە ئەحزابی ڕاستڕەوی تێدرا بوو چەپڕەوی تێدا بووە هەموو نەوعەچ تێدا بووە بەداخەوە ئەوان تووشی گرفتێک بوون ئەو ئەحزابانە هەر یەکی پەیوەندی لەگە دەوڵەتێکە بوو یعنی حزبی فەڵەستینی هەبوو لە عێراق پارەی وەردەگرت هەبوو لە میسر وەری دەگرت هەبوو لە دەوڵەتانی خەلیج وەری دەگرت هەبوو لە جەزائیر وەری دەگرت وە کە پارەیان لەو دەوڵەتانەش وەردەگرت سیاسەتی ئەو دەوڵەتانیان جێبەجێ دەکرد لە هەمان کاتیشدا ئەوانە شەڕیشیان لە بینی خۆیان بوو چونکە سیاسەتی ئەو دەوڵەتانە جیاواز بوو لەلایەکی تر ئەمە خاڵێکی تریشمانەیە فەڵەستینیەکان کە لە وڵاتە عەرەبیەکان بوونە مەسەڵەن بەشێکی زۆریان لە ئوردن بوون بەشێکیان لە لوبنان بوون بەشێک لە عێراق بوون لە بەغدا خاستەن ئەوانە بەڕاستی لە وڵاتە عەرەبیەکانیش گرفتیان هەبوو بۆ نمونە لە ساڵی 1970 ڕێکخراوە فەڵەستینیە چەکدارەکان ویستیان ئوردن دەست بە سەدا بگرتن بە هێزی سەربازی یعنی زۆریش نەوا بوو دەست بەسە ئوردن دابگرن مەلیک حوسێن ئەو کاتدا بە هەموو جۆرە چەچێک لێدان 10,000 کەسیان لێ کوشتن بۆ ئیسرائیل دەیگوت لەوەتی ئێمە شەڕی فەڵەستینیەکان دەکەین هەتا ئێستا 10,000 کەسمان نەکوشتیە دەیگوت ئوردن بە تەنیا 10,000 کەسی کوشتیە لە هەشتایەکان ئەنگۆ لەوانەیە بەبیرتان نایە من ئەو وەختی نازم لە متەوەستەی بووم شتێکی وا بوو لەوانەیە هەموو ڕۆژ لە ئەخبار شەڕ بوو لە لوبنان لە بینی هەموو جیهەتەکان موسڵمان و مەسیحی و فەڵەستینی جیهەت بوون فەڵەستینیەکانیان محاسەڕە کردبوو ئەوان مخەیەماتیان هەیە ئەمە دەڵێن مجەمەعات یعنی نەفسی شتە چەندین مانگ نەیانێش خواردنیان لەو بچی لەبەرەوە ڕۆژانە لە ئەخبار دەیانگۆ فەڵەستینیەکان گۆشتی سەگ پشیلە گۆشتی مردوو دەخۆن مامۆستا لەوانەیە لە یعنی ئەوە خەڵکی لوبنان ئەوانەیە لە عێراقیش هەتا 2003 سەدام مابوو بینیان پاش 2003 دەریان کردن لە عێراق و خەڵکیان لێ کوشتن یعنی بەڕاستی ئەوانش گرفتیان هەبووە لە وڵاتانی تێدا بوونە سەردەمەک لە تونس دەریان کردن ئێستا حەماس لەگەڵ میسر ئیشکالی هەیە وەلەو ئەو ئیتیفاقی ئەخیری بە نێوەندگیری میسر بووە بەڵام حەماس لەگەڵ زۆربەی وڵاتە عەرەبیەکان تەنیا لەگەڵ قەتەر پەیوەندی باشە دەنا لەگەڵ
هەموو وڵاتە خەلیجەکانی دی لەگە میسرش پەیوەندی زۆر خراپە ئەو هەروەکو ڕوونکردنەوەیەکی خەریتەی عامی فەڵەستین با بڵێن باشە دوای میوانەکان پێما بە پرسیاریان هەیە دێمەوە لا دکتۆر پێم بڵێ ئایا ئەم بردومانەی کە غەزە دەستی پێ کردووە پەیوەندی بە هەڵبژاردنەکانی فەڵەستینەوە هەیە یاخودنا دوایی وەڵامم بەرەوە دەچمە لای میوانەکانم پێما بە پرسیاریان هەیە چێ پرسیاری هەبوو فەرموو بەس بزانین مای خۆ داگرستاوە باش قوربان دکتۆر پرسیارێکم هەیە بەڵام سەرەتاکەی دوو مەفهوم کە لێو خەڵکە زۆر باوە حەزم لێ دروستی بکەمەوە ئەویش یەکەمیان ئەوەیە ئایا قەزیەی فلسطین قەزیەی غەزە قەزیەی ئیسرائیل إلى آخرهم ئایا ئەوەی کە ئێستا ڕۆڵە باڵاکەی ئەبینی چێە طبعا لەنێو هەموو سایتە عالەمیەکانە هەر باسی صلاح الدین ئەیوبی ئەکرێت طبعا صلاح الدین ئەیوبی لەلایەن چەندین مؤەریخەوە ویستراوە بیکەن بە عەرەب ئێستا کە چەندین وەکو بڵێ کاڵفامێک کە ئەتوانم بڵێم ئیدعای ئەوە دەکەن کە صلاح الدین ئەیوبی کورد نەبووە مع العلم چەندین وڵات توانیویانە کە تەنها و تەنها بە تاریخی خۆیان بۆ حەزارەتەی خۆیان کە هەیان بووە توانیویانە کە سەربەخۆیی خۆیان وەربگرن ئێستا مەسەڵەن وڵاتێکی وەکو سعودیا هەندێک لە مؤەریخان ئەڵێن کاکە وڵاتی سعودیا هەتاوەکو ئێستا ڕۆژی سەربەخۆیی خۆی نییە طبعا لدواي أو ولاتی مصر كلا صالي 1922 زايني استقلال بوي عراقش روج سرب خوينيا بلى ولاتی عراقش كمعلومة لصالي 1922 زايني استقلال بوني خوي ورقرت بلان روجكا يعني هنجيلونات جدري يعني روجك الرسمي روجي استقلالي ثانية بقولي نبوة روجك يقولي رسمي بلان أويا كأنبي صلاح الدين أيوبي لبروي كسياتي شيء تاكي شيء إسلامية ئەوانیش بۆ خۆیان کەسایەتی ئیسلامی دەیانەوەی صلاح الدین ئەیوبی لە کوردبوون دەربکەن کە بەڕاستیمە هەڵەیەکی زۆر گەورەیە حتا ئیمامی ابن الجەوزی ڕەحمەتی خوای لەبێ کتێبێکی نووسیوە بە تایبەت لەسەر ئەوەی بەیت المەقدس هەر بە تایبەت باسی ئەو هەموو شتانە ئەکات باسی ئەسڵ و ڕەچەڵەکی صلاح الدین ئەیوبی ئەکا پرسیارەکەشم ئەوەیە ئایا کورد لەو نێوەندەیە چه هەڵوێستێکی هەبوایە بەڕای جەنابەت کە بڵێن باش بوو باشە يعني ئێستا مەبەستە بەڵێ دەستخۆش وەڵام دەمەوە بەڵێ فەرموو بەڵێ ئەوەی پەیوەندی بە صلاح الدین ئەیوبی هەیە لە ڕاستی لە نێوەندی زانکۆکاندا دەڵێن کووردە بەڵام ئەگەر نووسەرێک کتێبێک دەنووسی مقالێک دەنووسی لە جەریدەک ئەو شتەشی دیە یعنی بۆ نمونە ئەمن بەبیرم دێ کتێبی منهەجی کە زۆر گرنگە کاتی خۆی لە مادەی ئینگلیزی بابەتێکە بوو لەسەر صلاح الدین ئەیوبی نازم لە قۆناغی ناوەندی و یان ئامادەیی بوو تێیدا نووسرا بوو صلاح الدین کووردە یعنی دیارە کتێبی منهەجی فراوانترین کتێبە چونکە هەر کەسێک بگاتەوە قۆناغی دەیخوێنی و سەدامیش لە قسەکانی خۆیدا زۆر جار تەکیدی لە خاڵی دەکردەوە یعنی لە عێراق مەسەلەی صلاح الدین لە میسرش ئەمن زۆربەی لە جامیعاتەکان ئەوە بڕایتەوە بەڵام شاعیرێکی فەڵەستینی هەیە شعرێکی هەیە شعر زۆر جار نابیتە بەڵگەی بەهێز زیاتر عاطفەی تێدا معین بەسیسۆ دەڵێ کورديا كان صلاح الدين فانتصر فأصبح عربيا ماذا لو كان انهزم لأصبح جاسوسا كرديا دەڵێ صلاح الدين كرد بوو بەڵام لەبەرەوەی سەرکەوت گوتیا عەرەبە دەڵێ ئەگەر لە شەڕەکەی بیدۆڕانبا دیانگۆ جاسوسێکی کوردی بوو لێ یعنی ئەوە وەڵامدانەوەی ئەو نووسینانەیە کە کەمینەدا کە دەڵێن عەرەبە بەڵام ئەغلەبیە خاصەتەن لە ئەو مەوزوعە بڕایتەوە یعنی مەسەلەی کوردبوونی بەڵام ئێستا هەندێک لە میسر هێرشی دەکەنە سەرێ بەموناسبە ئەوانەی هێرش دەکەنە سەر صلاح الدین ئەیوبی شیعەکان موقفێکی سلمیان هەیە بەرامبەر صلاح الدین ئەیوبی بەگشتی ئەویش لەبەرەوەی صلاح الدین ئەیوبی کە چووە میسر دەوڵەتی فاتمی هەبوو کە دەوڵەتێکی شیعی بوو جامیعەی ئەزهەر جامیعەک بوو شیعەکان دایاننا بوو صلاح الدین ئەیوبی ئەو جامیعەی داخست چەندین ساڵ کردیە جامیعەکی سونی و دەوڵەتێکی شیعی لەناو برد دەوڵەتێکی سونی لە جێگایدانا یعنی لەوانە بوو ئەگە صلاح الدین نەچوو بە ئێستا میسر وڵاتێکی شیعە بوو لەبەرەوەی بەعام شیعەکان تێڕوانینەکی ئیجابیان نییە بۆ صلاح الدینی هەر بۆ کوردیش بەڵێ بەڵام وەکو گوتم ئیسرائیل کۆنگرەی دەکات لە یادی شەڕی حەطین لەبەر ئەوەی تێڕوانینەکی خراپی نییە بۆ صلاح الدین چونکە صلاح الدین مافی هەڵبژاردننی ئیختیاریدا
جوولەکەکان ئایا دەیانەوێت بگەڕێنەوە بابوو ئەگەر نایانەوە بگەڕێنەوە کاتی خۆشی کۆڕش کە هات بابلی داجیوەکان ئەو مافەیدا اختیار ئەگە دەیانەوێت بگەڕێنەوە بەڵام ئێستا کورد بەڕای ئەم گوتم وەڵامی ئەو پرسیارم داوە گوتم کورد بێلایەن بی یعنی ئەمە بەشێک نەبین لەوە یانیش ئەگە هەڵوێستە کەبی جهێتە چی ڕسمی دەری بڕی یان سەرۆکایەتی حکوومەت سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی هەرێم یان دەوڵەتی عێراقی چکە ئێمە بەششی نە دەوڵەتی عێراقی ناکرێ هەڵوێستمان دژی دەوڵەت وڵات دوام حاجی کەڕان قسەی هەیە و کاتمان کەمەوە فەرموو حاجی جان وڵات تقریبا قسەکان زۆربەی کرا بەس من ئەڵێم ئێمە لەناو خۆمانە ئەلمانی و ئیسلامی و ڕێی جیاوازمان هەیە ینی شارەتمان بۆەوە دایمە خۆمان وڵاتێکی برینداری داگیرکراوی پارچە پارچەی لەناو خۆشمانە بووینەتە دەپارچەوە ینی ئێمە لەسەر قەزەیەکی وا نەبین بە دوژمنی یەک لەم فەیسبووکە سەنگەرمان لە یەک گرتووە کە ئەنەما ئەوە ئیسرائیلی ئەو فەڵەستینی ئەوان زۆر خراپە زۆر خراپە یعنی کاکە گیان تۆ ئێستا زۆر ڕێز لە دڕی دکتۆرەگرم ینی ئەبێ ڕێز لە یەک بگرین کاکە کابرایەکە وازانێت ئەگەر من ناڵێن بابە قودس ئەو باسی تورکیات بۆ کەم چیشم بەسەر تورکیا هەمان حیسابێ لەلای من لەبەرەوە ئێمە بینی خۆمان تێک نەدەین کاکە فەڵەستینیەکان لەبین خۆیان وا ناکەن بەخۆڵە وەڵڵی من بەبینم دێ جارێ لە ئێستا خەزە خراپتری بەسەر هات من لە ئەڵمانیا بووم یعنی من ئەوەندە خەفەتم هەبوو ئەوەندە بێتاقەت کابرای فەڵەستینی مزگەوتێکمان لابوو تەقەی سەرێ هات وتم تۆ فەڵەستینی نایخۆی بەخوا حەماسیش بوو وتم باشەوە من لە خەفەتم بردم تۆش جۆ لێ نییە وتی وەڵای من ڕاهاتوین کوڕتم وەڵای من فۆتۆنی لە دوورەوە تۆ چی ڕاهاتویەوە ئەسووتێ ئێمە لێرەوە ئەسووتین لەبەرەوە بەڕاستی ئێمە بەڕاستی ینی چونکە وە گوتم بە ئام کورد وەکو هیچ مەلەتێکی تر نییە بەخوا خوا ئەزانێ بە تەحەداوە ئەینێم يعني ئێسش ئەگەر دوو حەزەکەم مراجعە و قسەی کە من کردم بیکە یعنی ئەلێ نەبوو غەتەسەر کورد نییە ئاسنا ئەوە لە لایکەم لە دوو مەرحەلەیە هەر کورد ڕزگاری کردو چونکە کورد وەگوتم میلەتێکە ناتوانێت یعنی زوڵم لە بەرامبەرەکەی قبول بکات کە هیچ کەبینە مەزلومە حەزەکە سەری بکات هەر پێغەمبەری خوا درودی خوای لەسەر دراوسی هەبوو جوولەکە بۆ دراوسی هەبوو زوڵمی لێ نەکردوون ئێمە بۆ زوڵم لێکتی بکەین دەستان خۆش بە ئامادەبووتان کاک حاجی کاروان پرۆفیسۆر محەممەد دەستان خۆش بێ میوانە خۆشەویستەکان ئێوەش بەخێر بێن سەر و سەر چاوی ئێمە بینەرانی خۆشەویستیان ئارتی کاتێکی خۆشتان هەبێت بەخێر بێن